یەکێک لەو شانۆیانی کە ماوەیەکی بڵین زۆرە لە بەشێک لە سەرتەختەی شانۆکان نمایشەکرێ ئەوەی شانۆی مەرگی ئاوە کە تێدا باس لە یەکێک لەو دیارداناکات کە نەک تەنها لە کوردستان بەڵکو لە تەواوی جیهانە ئەم دیاردەیەبوونی هەیە ئەویش دیاردەی ژن کوشتنە بێگومان لەنێو ئەم کاستەی بڵین کارەیە تەواوی کاستەکە کوردن و دیارە تەواوی شانۆیەکە ئەتوانێت کە گزارش لەو تەواوی کێشانە بکات یاخود لەو گرفتانە بکات کە ڕۆبەڕووی ژنەبنەوە نەک تەنها لە کوردستان بەڵکو لە تەواوی جیهانە بە خۆشحاڵیەوە یەکێک لە ئەو ناوەندە هەرە جوان و تایبەتانەویش کۆمەڵی هونەرە جوانەکانی یۆتۆبەریە کە توانیوێتی جارێکتر ئەم شانۆیە لە باوەش بکرێت و نمایشی بکات. شانۆی مەرجی ئاو کە لە نووسینی یەڵدا حسێنە و لە نواندنی هونەرمەند ئارینا محەممەدی و هەروە کامەران کەمال من دەڵێم پێویستە بە بەردەوامی ئێمە نمایشی ئەم شێوە کارانە بکەین و لەسەر ئازادی ئافرەت بین و بتوانین ئیتر نەبوونی وەلاچوونی هەوڵدان بۆی کە بتوانین ئازادی ئافرەت بەرفراوان بێ و گرنگ ئەوەیە ئێمە ئەم ئیشەمان ئیشیشی مرۆڤایەتیە بۆ ئازادبوونی ئافرەت چ بۆ کورد و بۆ جیهان. ئەم بەرهەمە سپۆنسەرەکەی لەلایەن کۆمەڵی هونەرجوانی یۆتۆبۆریۆیە و ئەم بەرهەمە لە ئەنجامی پێکانی ئەفکاری خۆمان و ئەحداسی ژیانی ماریایە کە باس لە کێشە و معاناتی ئەو ئافرەتاکە پێشمەرگی و دیالۆگەکانی زیاتر شارەکانی خۆیەتی و گۆرانەکەی خۆی بەردەوامە و ئەوەی گرنگە لای ئێمە توانیمان بتوانین کە ژیانی ماریا بکەین بە شانۆ بۆ ئەوەی بتوانین ئەم مێژووە بمێنێتەوە کۆیتر ستۆپ بە ژیانی ئافرەتان بکەێت بەڕاستی چونکە تاوانە تا ئێستا ساڵی 2022 ئافرەت دەکوژێ ئەمە کاری سێ. وەلو بۆ ئێمە هیلاچیە دووجان نمایش بکەین بەڵام لەبەر خۆشەویستی و لەبەر بچوشی هۆڵەکەش کە دووەم خاڵە کە بۆتە هۆی ئەوەی کە چونکە شانۆکە شانۆیەکی ئەکادیمیە یعنی پرۆفشیناڵە لە 45 کەس تا 50 کەس زیاتر ناگرێ بەڵام گرنگ ئەوەیە بینەر هەر بەردەوامە و ئێمەش پێویستە بەردەوام بین ئەگەر هیلاچیش بین بەڵام بتوانین دووجار نمایشیان بۆ بکەین چونکە حەقی خۆیانە ناکرێت چونکە شانۆ بە بێبینەر نابێ و ئەو عەشقی کە ئەوان ژیانە ئێمەش ئەبین بە سوتەمەنی بۆیان.